بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزاني كنالي أسماني بيام بنراني برنامج بفر لهر جگاكن سلام و رحمات و بركاتي خواي گورتان لسر بي بختورين كخواي گورا درفتو تمنو ماويدان لألقيشي تري تازي برنامج بفر با خزمتي اوي عزيز و خوشويست شاد بينوا خوازارين كخواي گورا عبادتو پرستشتكان بباشرين شواليماني قبول كات رمضان بكاتات كارمان للروجي دوائي خۆشەویستان لا تەوەری ئەمجارەی بەرنامەی بەفەڕ لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستە دەڕۆینە خزمەتی پایەی سێیەم لە پایەکانی ئیسلام. ئاخۆ زەکات چییە؟ زەکات لەسەر چێ واجبە؟ ئەو چینانە چین کەوا زەکاتیان پێدەشێ؟ حکمت لە واجببوونی زەکات چییە؟ ئەو کەڵک و سوودانە چین کەوا لە زەکاتدا هەن؟ ئاخۆ بۆ دەبێ ئێمە بە ئارەقەی نێوچەوانی خۆمان پارەیەک پیا دەکەین بیدەینە خەڵکانی تر حکمەتەکان چین؟ ئەو پرسیارانەی تر کەوا باس و خواسی زەکاتی تێدا کۆ دەبێتەوە لە خزمەتی مامۆستایەکی ئەزیزی شاری هەولێر مامۆستایەکی پسپۆر لەم بابەتە ڕێزدار جەنابی دکتۆر لوقمان جامعی ئەندامی ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان پێشنەژ و تارخوێنی مزگەوتی عەبدولقاهر باداوەیی لە خزمەتی مامۆستا بەڕێزە ئەو پرسیارانە تاوتوێ دەکەین. هیوادارین ئێوە ئەزیز و خۆشەویستیش تا دوا ساتی بەرنامە بینەر و بیسەرمان بن بۆ ئەوەی لەگەڵمانە قوڵ بنەوە تا بتوانین بە باشترین شێوە ئەدای ئەو واجبەی خوا بکەین تاکو خوای گەورەش لە هەموو لایەکی قبولکە. مامۆستا جان سەلامی خوای گەورە لەسەر بێ خۆشحاڵم بێت. سلام ورحمة الله. اخوا سلامت مامۆستا جەوهەر خوا خێر بنووسی. خالد ڕازی. مامۆستا جان باسەکەمان حەساسە. ئێمە دەبینین موسڵمانان ئەگەر زەکات گەیشت بێتە حەدی زەکات و ساڵی بەسەردا سوڕابێتەوە تەئخیری دەکەن ئەگەر نەشگەشت بیتێ ئەوە زەکاتەکەی پێشەخەن بەس ئەوەی لە مانجی ڕەمەزانە بیدەین. جامە پرسیارەکەم سەرەتا لەوەیە با بزانین زەکات چییە؟ ئاخۆ هەم لە ڕووی زاراوێکی هەمیش لە ڕووی مستەڵەح و ئاخۆ ئامانج لە زەکاتدان چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على شفيعنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. پێششی دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ ئەو بابەتە دەربارەی زەکات دیارە وەکو جەنابت فەرموود پایەی سێیەمە لەبەر گرنگی ئەو بابەتە حتا رب العالمین ما لەبەرەوە ئەوەندە گرنگە دەفەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما مالی خۆتان نەدەنە دەست سەفیەکان کەم عەقڵەکان کە پارەکە بەولا سەرف کە نەزان چۆن لە شوێنی خۆی دابنێن زار ژیانی ئینسان بەڕاستی بەسرایتەوە بە ماڵ یعنی وەکو ئەسبابی دنیایی. خوای پەروەردیگار کە زەکاتی فەرز کردووە لەسەر ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دیارە معنای زەکات دوو معنای هەیە واتایەکی با بڵێم لۆغەوی هەیە واتایەکی استیلاحیشیە لەوا تا لغەویەکە دوو معنای زۆر جوانی لەناودایە دڵخۆشکەرەوەیە بۆ دەوڵەمەندەکان خوا پێداوەکان کە زیاتر مالی خوان سەرفکەن لە پێناوی دینی خوای پەروەردیگار و زەکات لە مالی خوان دەرکەن. واتای یەکەمین بە معنای ئەنەما یان ئەزیادە واتە گەشەکردن. زانایان دەڵێن معنای چییە لۆ لە ڕووی لغەویەوە زەکات بە معنای نەما و زیادە و گەشەکردنە. زۆر دەوڵەمەند وا هەست دەکا گەر زەکات دەربکە لە مالی خۆی ئەوە پارەکە کەم دەبتەوە کەچیە رب العالمین دەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم بپێچانە زیاد دەبی. پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ما نقص صدقة من مال قەت مال کەم نابتەوە لە زەکات لەبەرەوە هەر خۆی معنای زەکات گەشەکردنە زیادەکردنە کەوابی لەلایەکەوە ئەو مالەی کە هەتا مالت زیاد نەبی و گەشە نەکە زەکات دێنادەی. لە بەرامبەری قسەی خوددا و پێغەمبەر صلی الله علیه و سلم شەیتانیش ئەوە ناڵێ کە یعیدکم الفەقر فعلا وایە یعنی خۆەوە شەیتانە دەختە ناو دڵی ئینسان بەڵام ئێمە کە ئیماندار و موسڵمانین دەبی بە جێی خوا و پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرموودەک دەفەرمێ ما من يوم يصبح العباد فيه إلا وملكان ينزلان فيقول أحدهما اللهم أعطي منفقا خلفا ويقول الآخر اللهم أعطي ممسكا تلفا. ئەو دوو مەلایکەتە بەردەوام یەکیان دوعا بۆ ئەوانەی دەبەخشن مالی خۆیان دەکات دەڵێ یا ڕەبی خوایە زیاد کەی مالیان ئەو تریان دەڵێ خوایە مالەکەیان بە تەلەف ببەی. کەواتە ئەوە معنای یەکەمی لە ڕووی لغەویەوە ئەوە بەشە مادیەکەیە کەواتە با دەوڵەمەند نەترسێ لە کەم دەبتەوە بە زەکاتدان مالمان بەڵکو زیاد دەکا و گەشە دەکا. باتای دووەمین سبحان الله معنەویە
لانی دەرەوە چکە ئیسلام وەکو یاسا و قانونەکانی تر نییە لەسەر هۆد و لا ئیش دەکات لەسەر بواری مادیەکە زاهریەکە لە بەسە باشی معنەویەکەش خی گەورە بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام خذ من ئەموالهم صەدەقەة تطهرهم وتزەکیهم بها ئەی پێغەمبەری من مال زەکاتیان لە وەرگرە لە مالیان دەبتە مای ئەوەی دڵ و دەرونیان پاک ببتەوە دەبتە مای ئەوەی فەقیر و هەژارەکان دوعای خێریان بۆ بکەن دەبتە مای ئەوەی ئەو دڵەیە صاف بیکە ڕەب العالەمین بە تەنیا دڵی پاک و خاوینی دەوێت یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم لە ڕۆی ئیستیلاحیەوە دیارە مالێکی دیارکراو و تایبەتە لە کاتی دیارکراو بۆ چینی دیارکراو يعني ئەوە دەتوان بڵێن بە کورتی بڵێن واتای زەکات لە ڕووی ئیستیلاحیەوە دیارە زەکات لە چەند مالێکی دیارکراو کە ڕەب العالەمین یاخود بە ڕێگای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دیارکراوە لە کات و ساتێکی دیارکراو بۆ چینێکی دیارکراو کە ڕەب العالەمین خۆشی دیاری کردووە ئەو زەکاتە دەکرێت لە مالی خۆی ئینسان دەردەکات و ئینشاءڵڵا دەبتە مایەوەک باسم کرد مالەکەش بەرەکەتدار بێ ئەو بە کورتی واتا و معنای زەکات طبعاً ئەگەر بینە سەر حکمەتەکان یەکزار زۆرە ئینسان خۆی پەروەردگار کە ئێمەی دروست کردووە بە برایەتی و مەحەبەت و خۆشەویستی پێکەوە جوانین هەم تاقیکردنەوەی بۆ دەوڵەمەند هەم تاقیکردنەوەیە بۆ فەقیر مالی دەوڵەمەند پاک دەبتەوە لە با بڵێم ئافات و مشکیلە و ناخۆشی و ناڕەحەتی خوا گەورە بەو زەکات و سەدەقە مالی دەپارێزی دەبتە مایەوەی مەحەبەت و خۆشەویستی لە نێوان ئەو هەژارەکە دروست بی دوعای خێری بۆ بکات یعنی کەواتە ئەو مالە دەبتە مایەوەی دایمەن گەشە بکە دنیاشە خۆی جێی تاقیکردنەوەیە ئەوە تاقیکردنەوەک لە تاقیکردنەوەکانە ئەگەر ئەتوژێڕای لە قسەی خوا پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام ڕەب العالەمینش ئینشاءالله تعالی بەو زەکاتدانەیە بە بەهەشت شاد دەکات و لە ئەگری زەهەنەم دەپارێزی حکمی زەکات چییە و هەروەها حکمی ئەوانەشی کەوا زەکات نادەن زەکات دیارە وەکو جەنابت فەرموود پایەی سێوەمە لە پایەکانی ئیسلام طبعا حکمەکەی ئەوەی کەوا زەکات نەدا و ئیمانی بە زەکات نەبی ئینکاری زەکات بکە بە ئیتیفاقی هەموو عولەمایان کافرە ئەوە لە ئیسلام دەردەسی ئەدی ئەوەی بڵێ وەڵا لەبەر مەحەبەت و خۆشەویستی پارەم زەکات نادەم ئەوە لای مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی مالیک و ئیمامی شافعی ئەو ئینسانە فاجر دەبی فاسق دەبی تاوانبارێکی زۆر گەورەیە بەڵام لە ئیسلام دەرناچی بەڵام کاتێک کە دەلێن تاوانبارێکی گەورەیە ماوەسە زەوەر خەڵک زۆر جاران کە دەڵێ ئەوە نیۆژ ناکە بە سادە وەردەگری یان بە ڕۆژنایی بە سادە وەردەگری یان زەکات نادا بە شتێکی سادە وەردەگری بەڵام عولەمایان دەڵێن ئەو پایانە هەر کام لەوان ئەگەر بێت و ئینسان ئەنجامی نەدا گوناحەکەی لە قەتل گەورەترە لە زیناش گەورەترە لە دزیش گەورەترە کابراایك بە زایریەکە نافرەتێک دزی بکەن ئەی هەوار چ مجریمەکە یان مەسەڵ قەتلێک بکە یان زینایەک بکە بەڵام تاوانی ئەو ئەنجام نەدانی با بڵێم ئەو پایە گەورانە کە نوێژە ڕۆژیە زەکاتە حەجە لەوە زۆر گەورەترە لە لای ئیمامی ئەحمەد بەڵکو ئەگەر بهات و ئینکاری زەکاتیش نەکات لە لای ئەو هەر کافرە يعني ئەوەندە لە لای زەکات گەورەیە چکە دەوێت خۆی پەروەردگارە بین تەماشا بکەین نوێژ و زەکاتی پێکەوە بەسرایتەوە بە ئیمانیشی بەسرایتەوە فەئین تابوا خۆی گەورە دەفەرمێ وئەقاموا الصەلاة وئاتەوا الزەکاة فەئیخوانکم فی الدین ئەگەر تەوبەیان کرد نوێژیان کرد زەکاتیاندا ئەو کات دەبن بە براتان لە دین ئەگەر نا براتان نین لە دین لەسەر ئەو ڕێیە طبعا لای ئیمامی ئەحمەد ئەسڵەن هەر کافرە ئەو دەربارەی حکومەکەی ئەدی سزا عقوبەکە دوو سزا عقوبەمان هەیە سزایەکی دنیاییمان هەیە ئەوانەی کە زەکات لە مالی خۆیان دەرناکەن ئەو سزا دنیایی یەکەشیان قەدەریە یەکەشیانی شەرعیە ئەوەی قەدەریەکە کە پەیوەندی بە ڕەب العالەمین وەیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ وەلەم یەمنەعوا زەکاة ئەموالهم إلا منعوا القطرة من السماء ولولا البهائم لم يمطروا رواه ابن ماجه دەفەرمێ ئەوانەی کە زەکات دەرناکەن لە مالی خۆیان خوا گەورە بەرەکەت لە مالەکان هەڵدەگری ئەگەر لەبەر ئاژەل و حەیوانات و بەسەسمانی تر نەبی ئەسڵەن بارانیشیان بۆ نابارێنی لە ڕووی شەرعیەوە دەبێت ئەگەر حاکمی مسلمانان حکم بە قورئان بکە ئەو دەوڵەمەندەی کە نەدات یعنی بە قووەت و بەهێز دەبی لێی وەربگری حتى للرأي قديم مذهب إمام الشافعي والرأي عندك لأصحاب إمام أحمد وأبو إسحاق الرأي أنواع دل أركاتك حاكم مسلمان لياني برقد وكو سزاع عقوبة نيوي مالي شان دبي مصادرة شون دبي أنا زكاة لمالي خوان درنكن أول الرأي دنيايوا أدل الرأي آخرته ولا الرأي آخرته ولا دو آياتي جوري قرآن ولا دو فرمايش الصحيح پیغمبر عليه الصلاة والسلام دو سزاعن لبوها یەکەمیان ئەو پارەیە هەمووی دەبێت بە چێ پۆلەی ئاگر جسمیان هەمووی دادەپۆشی لە پاشا ڕۆژ و قیامەت پچستیان یعنی هەمووی ئەو پارەیە دەبتە ئاگر دەکەوتە سەر پیستیان و پێدەتاوێنەوە بەردەوام
أخوة جورا دفرمي والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون أو سزاي كما سزاي دومنسيا أو ثروة سامانة هم دبتاع عزيا ودعبا وماري زور جورا سبحان الله خوي يعني دبستوا بو شخصا حتى دمي دكات الناو دو او نفرد فرمي انا مالك انا كنزك او اشك خوي ورد فرمي ولا يحسبن الذين يبخلون بما اتاهم الله من فضله وخيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة سيطوقون به يعني بو ازيانه فرمودي صحيح پیغمبر شه درباري نفسي او دوس ذا عقوبه او كسانه خوي ورا امل اجري جهنم بپاريز اميدوار ان شاء الله دوله من دكان خوا پیدا وكان خوا بپاريزن لو سزا گەورە خوایە هەم لە ڕووی دنیایەوە کە بەرەکەت لە ڕزق و ڕۆزیان نامینێت هەم لە ڕووی قیامەت و پاشا ڕۆژەوەشکەوە تووشی ئاگری جەهەنەم دەبن ئەگەر وا هاتوو ئەو ئەرکە گەورەیە لەسەر شانی خۆیان جێبەجێ نەکەن. ئەو هەڕەشانە ئەوە ناگەینی جنابی مامۆستا بۆ نمونە هەم بەو مانایە کە بە ئاگر دەسووتێن یعنی دەڕۆنە جەهەنەم بەهۆی جێبەجێنەکردنی ئەو فەریزەیە و هەروەها یەکێکە لە پێشێلکردنی پایەکانی ئیسلام بەبێشک و گومانە هەروایە خۆ هەر شتێک کە خۆی پەروەردیگار کە کردی بە فەرمان معنایەوە دەبیمە جێڕایلی خۆی پەروەردیگار بین ئەگەر دامە قسەی خۆی پەروەردیگارمان شکان هەر کاتێک قسەی خۆی گەورە بشێ وەکو باسم کرد خەرمن لە سەرەتەوە باسم کرد خەڵکە لەوانەیە ئەوها لەگەڵ ڕاتو بێگە نازانیان دەڵێن سزا عقوبەکەی لە قەتل گەورەترە ئەوە حەقی خوایە مافی خوایە ئێمە کاتێک دەڵێن پایە مامۆستا تەماشا ئەو مزگەوتە بکەین لەسەر ئەو چارپایە ڕاوەستە ئەستا ئەو چارپایی لا بە ئەو مزگەوتە هیچ بوونی نامین یەکسەر دەڕوخێتەوە کەواتە گەر ئەو پایەکانی ئیسلامت و ئەنجام نەدا خلاص بەڵام لەوانەیە شتەکانی تر ئەوە قەتلەکە حەقی عامە سزایشی گەورەیە عقوبەشی گەورەیە تاوانێکی گەورەیە بەڵام لەوانەیە خاونەکەی لێ خۆش ببی ئەمرە فەرقی ئەو نەهەیەکە خوا کردووە. بەڵێ بەڵێ ئەوە شتێکی تایبەتە کە بنچینەکانی ئیسلامە پایەکانی ئیسلامە دەبی ئیلا هەموو لایەکمان جێبەجێ بکەین ئەگەرنا ئەو سزا عقوبانە بەڕاستی چاوەڕوانی کەسانە دەبی پێچەوانەی ئەوەوانەی مالیش دەبەخشن خوا گەورە و باسم کرد لە مقدمەکەوە خوا مالیان بەرەکەتدار دەکەن ئینشا الله تعالی جێگا و مەکانیشیان بەهەش دەبی لە قیامەتەوە ژوکە ئەجر و پاداش بۆیان نەک ئیلا بەهەشتێکی ئاسایی بەڵکو خوا گەورە لە سوورەی سەرەتای مؤمنون دەفەرمێ قەد ئەفلەح المؤمنون یەک کۆمە لە صفاتی ئیمانداران باز دەکا یەک لەوان کە ئەوانی کە زەکات لە مالی خۆیان دەردەکەن لە ئاخریا دەفەرمێ ئولائیکە هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون يعني بەس ناستە ناو بەهەشت بەڵکو دەستنە ناو جەنەت الفردوس ئەوەندە ئەجر و پاداشتەکەی گەورەی خوا گەورە بە قسمەت هەموو لایەکمان بکات ئینشا الله تعالی. با بزانین ئەو مەرجانە چین کەوا زەکات واجب دەکەن لە ماڵدا بۆی بە باشتر ئەدای بکەین. خۆی چەند مەرجێکی سەرەکیەیە یەک لەو مەرجانە ئەوەیە پێی دەگوترێت الملک التام طبعا دەبی ئەو مالە مالی خۆت بی لەبەرەوە هەر ملکێکیە خۆت نەبوو زەکات لێ ناکەوی ئەستا هەر ئەوی مالی حرامی بۆ نمونە زەکاتی لێ ناکەوی بەس ئەوە معنای ئەوەش نەبی زەکات بدا بەڵکو دەبی هەر هەمووی ببەخشی چونکە پارەکەی خۆی نییە ئەگەر مەسەل خاونەکەی پێ نەزانی مەسەل زۆر کەسە پرسیارە دەکە دەڵێ مامۆستا وەڵا ئەو مالە کاتی خۆ دزیمە و ئەسەش نازانم بگەڕێمەوە بۆچی خاونەکانی پێ نازانم چی بکەم ئەوە مالی ئەو نییە دەبی هەموو بدات بە فەقیر و هەژارە حیث پەیوەندی بەو نییە کەواتە زەکات یەک لە شەرتەکانیەوە ملک التامە ئەوەی هەریە خۆت نەبوو ئەوە هەر ملکی تو نییە ملکێکی دیمانەیە پێ ملکی ناقص ملکی ناقص وەکو چییە مەسەل پارەت لە قەرد بی زەکات دەدەی یان نە زانیان گوتیان دوو جۆرە پارە قەردمانەیە قەردی مەرجومانەیە غێر مەرجومانەیە قەردێک ئەوەیە تۆ لێی وەرناگریەوە لەبەر ئەوەی ڕاچاوی ئەجر و پاداشتی قیامەت دەکەی ئەوە ساڵانە دەبی زەکات دەڵێ تاخیر دەکەم کێشەم نییە با خێری قیامەتم پێ بگەم دەزانم ئەو پیاوەشی چاکە هەژارە فەقیرە با لای بی بۆ خۆی ئیش پێ بکات ئەوە ڕاچاوی خێری قیامەت دەکەم ئەوە ئەجری یەک بەهەژدەیە خێری قەرد لە لای خەڵک بی ئەگەر لە پێناوی دینی خوابی سەدەقەیەک بەدەیە ئەجری بەڵام قەرد یەک بەهەژدەیە ئەوە بۆی دەنووسرێ بەڵام دەبی ساڵانە زەکاتی لێ دەربکە قەرزێکی دیمانەیە نا داوای دەکات بەڵام پێی ناداتەوە یان غەسبی کردیە یان دەرێ وەڵانیمە خۆنام کوژی ئەوە پێ دەوێت دەینی غەیر مەرجوو ئەوە نایدەی ئێستا زەکاتەکە هەموو عولەمان دەڵێن نایدەی ئەدی کە وەردگرتەوە چەندی دەدەی لە لای مەزهەبی ئیمامی شافعی دەڵێ دەبی هەموو زەکاتی ساڵەکانیان ڕابردوو بدەیت
بەڵام لە مەزەبی ئیمامی مالیک و ئەبوو حەنیفە ئەوان دەڵێن ئەخر خۆ گەشەکردنەکە گەشەی نەکردیە پارەکە وەکو بڵێم خەتاکەش لە خۆی نەبووە ئێستا بەشی یەکەم خەتا لە خۆی بۆ گوتی ئەجری قیامەتم دەوێت باز زەکات هەموو کات بدە هەموو ساڵ بدە بەڵام ئەو جارە نەخێر لە دەسەڵاتی خۆی نییە ئەوت پێی ناداتەوە لەبەرەوە لە لایوان دەڵێن نەخێر زەکاتەکەی نادە ئێستا وەکو وەرد گرتەوە لە لای ئیمامی مالیک دەڵێت زەکات یەک ساڵ دەدەی لا ئیمامی ئەبوو حەنیفە دەڵێت دەبتە سەرەتای ساڵی نوێ زانانی ئەو سەردەمە زیاتر دەڵێن ڕەئی ئیمامی مالیکە ڕەئیەشی وەسەتە زیاتر باز زەکات یەک ساڵ بدە مەسەلەیە پارەی قەرض لە لای نەفەرەکەەوە 10 ساڵە ئەستا کە وەری گرتەوە بە تەنیا زەکات یەک ساڵ لێ بدە ئەوە پێی دەگوترێ ملکی تام مام سعف و بینەر ئێستا لێرکوانە قەلق دەبن ئێستا ڕاجع کامێ بینەر کامی بکە وەکو باسم کرد عولەمای ئەو سەردەمە ڕایە ڕاجحیان پێی لە مەزەبی ئیمامی مالیکە بەڕاستی لەبەرەوەی دەڵێ نا لەبەرەوەی ئەو پارە گەشەی نەکردیە هۆکارەکەشی خۆت نەبووە ئێستا خۆ دەگەر هۆکارت خۆت بیگەشە نەکردی بدەبی زەکات بدەیت کە لە خاڵی دووەمین باز دەکەی نەما ئەسڵی لە فەلسەفەی زەکات گەشەکردنە یعنی هەر ماڵ کە گەشەی نەکرد زەکات لێ ناکەوی بەڵام ئیلا پارە نەبی سبحان الله پارەگە لە مالدانی دوو دەفتەر سالی بەسەر بسۆڕێتەوە 10 ساڵ دەبی هەموو ساڵ لێ بدەیت زانایان دەڵێن لەبەر چ دەڵێن ئیسلام دائیما لەگەڵ ئەوەیدا تو پارە بەگەڕ ڕێخی نەک پارەی لە مال بنوێنی تەنانەت پارەی یەتیم خۆی گەورە دەفەرمێ وەرزقوهم فیها نافەرمێ وەرزقوهم منها ئەتو سەرپەرشتیاری یەتیمی پارەی یەتیمە دەلایە لە مالەوە دانێنە فەرقێ لە نێوان فیها لەگە منها فیها یعنی من ثماریە ینی لە بەرهەمی ئەو سەروەت و سامانەی کە لەلاتە ئیش بکە لە بەرهەمەکەی سەرفکە لە سەفەقی یەتیمەکان نەک هەر لە وەربگرەوە لێ ڕابشێشە و تا کۆتاییەکە خلاص دەبی لەبەرەوەکو سزایەک بۆ ئەو کەسانەی کەوا زەکات پارە لە مالدادێنە هەموو ساڵ لەگەڵ لە مالیش بێ ئەو خەتا لە خۆتە بەگەڕنێ خسیە دەبی هەموو ساڵ زەکات بدەیت ئەو خاڵە خاڵی دومین کە نەما بەڕاستی هەندێک لە عولەمان زۆر بە تەشیت مەشای زەکاتیان کردیە دەڵێن زەکات بەس لەو مالانە دەیەوەی لە سەردەمی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ئێستا دەوڵەمەندی ئەو سەردەمە شتی ئەوەندە نوێ هاتووە هەیە مەسەل بەدەیان کەشتی هەیە فڕۆپەیە ئەوە دەبتە پرسیارێکی دیکە کەواتە ئەوە مەقسەدم لێ لەوەیە کە گەشە دەکا هەر مالێک کە گەشەی کرد مادام مالبی دەبی زەکاتی لێ بدەیت ئەوە شەرتی دووەمین شەرتی سێمین مەماسە پێی دەوێت النیساب طبعا نیسابیش چییە نیساب نیساب دەبی ئەو مالە بگاتە حەدێک ئەو کاتی زەکاتی لێ دەکەوێت طبعا ئەو ساڵ ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان بە زێر خەملاندیتی طبعا پارەکە دەبی بگات بە حەدی 20 مسقال بە 7 ملیۆن خەملاندیتی کەواتە ئەوە 7 ملیۆن و سەرەوەی هەبی ئەوە زەکاتی لێدا بەڵام گەر 7 ملیۆن و سەرەوەی نەبوو کە شەرتی چارەم سالی بەسە سۆڕابیەوە سالیشی بەسە سۆڕابیەوە ئەوە کاتی زەکاتی لێدەدا بەڵام 7 ملیۆنی کەمترەوە بەڵێ ماسە خرما هەموو ساڵ بە زێر دەخەم لێ ینی چکە زێر عوملەی سابتە و بەردەوام و لە سەردەمی پێغەمبەر ئەخر ئێستا زێر زۆر بەرز بوویتەوە کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەر بە زێر ریان بە زیو دەخەملا بەڵام هۆرد و عوملا وەکو یەک بەرز دەبوونەوە ئێستا دەتوانم بڵێم زی و ڕەواجی نەمایە لە بازار کەمتر ئیش بە زیو دەکرێت بە زێڕە لەبەرەوە زۆربەی مەجامعی فقی ئیسلامی و عولەمای وڵاتانی عالەمی ئیسلامی بە زێر دەخەملێنن ئێمە لێرەشە لە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان بە زێر خەملا کاتێککە پرسیارمان کرد تقریبان قسەک زیاتر بوو لە 7 ملیۆن بەڵام احتیاتەن ئێمە بە 7 ملیۆن مادانە کەواتە ئەوەی 7 ملیۆنیە بی زەکات لێ دەکەوی لەوانە ساڵی دابێ نرخی زێردا ببەزی لەوان لەو کاتی لە 3 ملیۆن 4 ملیۆن ساڵی ڕابردووە بینیم تێ 5 ملیۆن بوو ئاجا ئەروە بەو شێوازە دەخەمێ کابی ئەو مەرجانەی وەکو باسم کرد بە کورتی گەل لە مال بێتە دی ئەو کاتی دەبی زەکات لێ دەربکەین ئیلا دەبێت ساڵش بەسەردا بسۆڕێتەوە ئەگەر پێشی خستیان دوای خست ئەوە خۆی قسەی جەناب جوانە لێرە شتێک بەبیری نامەوە زۆر گرینگە لەوانێ زۆر کەسەیە دەڵێمەوەسە من پارەم لە میانەی ساڵ تێتە دەست خۆ باشەوە ئەسڵەنە پارەی ساڵی بەسەر نەسۆڕایتەوە لە مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە کە زانایان ئەو قەولەش بەڕاستی بە قەولە ڕاجح دادنێ لەگەڵ ئیمامی ئەحمەد ئەوان ڕەئی ئیمامی مالیشیش لەگەڵ ئەوەیدا ئەوان چ دەڵێن ئەسڵی مالەکە دەگەر گەیشتە حەدی نیساب بڵێن بۆ 7 ملیۆنت هەبوو ئەو مالەی تێت مادام لە جنسی خۆیتی لە میانەی ساڵ ئەوی شەر ئیزافەی سەر ئەو مالە دەکرێت مەرج نییە هەموو پارەکەت حولی بەسەر بسۆڕێتەوە ئەخوا ئەگەر نات و چەند حولی دادنێ هەیە مەعاشخۆر وانە پارەی ئەو مانگەشی دیکە ساڵی بەسەر دەسۆڕێتەوە پارەی مانگەکەش تر دیتر مانگەشی ساڵی بەسەر دەسۆڕێتەوە لەبەرەوە وانگۆتیان هەر کاتێک گەیشتە حەدی نیساب بڵێن 7 ملیۆن ئەو 7 ملیۆنە ساڵی بەسەر سۆڕاوە ئەوەی لە میانەی ساڵی شتێ دەبتە تابعی
ئەو مەلیۆنە و زەکات لێ دەیت ساڵتر حاڵی بین تێدا زەکات بە پێشی خستن بۆ وەڵامدانەوە پرسیارە طبعاً دروستە زەکات بە پێش بێ خی بە تایبەتێگەر بزانین بێ نمونە تو مالی تو لە ڕەمەزان ساڵی بەسەر دەسۆڕێتەوە تو پێشی ڕەمەزان هەندێک کەسی زۆر مستحقاتن لەوانەیان زۆر ناچار بوون زەکاتەکەتدا ئێخۆشتان ساڵیشی بەسەر نەسۆڕایتەوە ئەوە دۆ پێشی خست ئایا لێرە دروستە دەڵێن دروستە زانایان دەڵێن بەس مەرجەشی هەیە بەو مەرجەی نە ئەتوو خۆت هەژار ببی هەتا ڕەمەزاندا بێ نە ئەو پیاوەش دەوڵەمەند ببی هەتا ڕەمەزان بێ بۆ چونکە تۆ ئێستا بەو فەقیرەتدا ئێستا هەژار بووە گریمان مەسەل پشی دوومانژی دیکە پارەشی بووە مەسەل خزمەشی مرد 30 ملیۆن دیناری بەبەرکرد 20 ملیۆنی بەبەرکرد ئێستا ئەو زەکاتی پێ ناشێت کە سال سۆڕاوە لەبەرەوە دەوی ئەو زەکاتی وەرگرتیە بیگەڕێنەوە وەڵا ئەوە کەم ڕوودەدا یانی ئەو حالەتە یان ئەو دەوڵەمەندە با بڵێن بۆ نمونە دوومان پێشە ڕەمەزان زۆر دەوڵەمەند بوو دووە تووشی حادیسە و کارەساتێک بوو یەک فلیسی بۆ نەما ئێستا کاتە گەیشتە کاتیوە ڕەمەزان کە سال بەسەر پارەی دەسۆڕێتەوە خەوانیس پارە نییە کەواتە ئەوەش پارەکەی وەردەگرتەوە ینی لە فەقیرەکەی دەتوانیش وەرنەگرتەوە بکاتە سەدەقە و خێرتەوە بەڵام مەقسەدم لێ کە ئەوەیە معنای سال بەسەر سۆڕانەوە ئەو کەلوپەلانەی بازرگانی ئەمە چۆن بیان ناسین کە ئەو کەلوپەلانە کامانن ئێمە بەس دەزانین لە پارە و زێر ئەوان بیسوین ئەو کاڵانەی بۆ نمونە لە خواردنەمەنیەکانە ئاخۆ ئەو کەلوپەلانە چین کەوا زەکاتیان تێدا خۆی کەلوپەلی بازرگانی مامۆستاجەوە هەر شتێک عرض کرابی بۆ فرۆشتن پێی دەگوترێت کەلوپەلی بازرگانی جا بۆ نمونە معرەزی سیارە یخۆ ئەو سیارەت عرض کردیە بۆ فرۆشتن است سیارەکە نەک معرەزەکە سیارەکە باعتبار ئەو عرضە معرەزەکە ثابتە عرض نییە بەڵام خودی سیارەکە ئەوە بۆ کڕین و فرۆشتنە زەویزار عرضت کردیە مەسەل بۆ کڕین و فرۆشتن بۆ نمونە کۆمپیوتەرت هەیە دوکانی کۆمپیوتەرت هەیە بۆ نمونە سۆپەرمارکێتت هەیە خواردەمانی و ئەو شتانەی لەناودا ئەوە حتا زانایان دەڵێن مەرج نییە پارەکە ساڵی بەسەر بسۆڕێتەوە هەمووی بەڵکو کۆتایی ساڵ بەتەنیا پارەکەی تێ عەسێب دەکەی گەیشتی تا حەدی نیساب زەکات لێ دەکەی لۆ چون کەلوپەلی بازرگانی ڕۆژانەت و شت دەکەڕی و دەفرۆشی بەڵام مەرجە کەی با بڵێن دەست پێ دەکا ئەو سەرەتای ساڵی با بڵێن ئەو کەلوپالی بازرگانی لەو ڕۆژەی کە تو نیەتی بازرگانیت لێ هینە بڵێن بۆ نمونە تو ئەو ڕۆ مارکتەکەت دانەوە ئینجا کە دەستت بە ئیش کرد ئەوە بوو کەلوپەلی بازرگانی کاتێک ساڵی بەسەر دەسۆڕێتەوە دەبی بێ ئەو کەلوپەلەی کە سابت نییە چونکە بۆ نمونە تو مارکتەکەت هەیە ئەستا ڕەفەکان زەکاتی لێ ناکەوی کۆمپیوتەرەکەی کە دادنا بۆ حیسابات زەکاتی لێ ناکەوی بەڵام ئەوەی دەکڕێ و دەفرۆشێ لێ دەگوتێ عروض التیجارە یعنی کالای عرض کراو بۆ فرۆشتن زەحەت چیت عرض کردبی چونکە نەفەر هەیە هەر یەکە ویشێک دەکات لەوانە کومبار بکڕی بفرۆشی کەواتە کومباری عرض کردووە ساڵ کە سۆڕاوە دەبی ئەو دوکانەی کە کومبار فرۆشە کومبارەکانی خۆی هەموو بخەملێنی مامۆستا کوێستا بۆ منم دومان پێش ساکە من 4 تۆپ کۆمبارم فرۆشتووە ئێستا کە دەمەوێت عرضی بکەم بۆ منیان زەردی بکەم چۆن قرسێنمەوە زەتوو مامۆستا هەموو ئۆکو باسم کرد ساڵێکت داناوە بۆ منە دەی ساڵی ڕەمەزانم داناوە ئێستا کاتێک بوو ساڵی ڕەمەزان لەو کاتی کە نیەتم هەبووە ئەتۆ کاتەی نیەتت هەبووە هەتا ساڵ بسۆڕێتەوە بڵێن بۆ منە پار لە ڕەمەزان مارکتت دانەوە باشە یان معرەزت کردەوە یان دوکانێکی کۆمپیوتەری داناوە یان کومبار فرۆشی دادا و دوکانێکیەوە سەرەتا ڕەمەزان ئەو ساڵ ڕەمەزانات کەواتە ساڵ سۆڕاوە تی ئێستا لەوانیان دە کومبار بەیانی کڕیت پێشی دوو بەیانی کڕیتێت مەسەل مانگەکە کڕیتێت ئەوە کێشە نییە لە عروضی تیجارە مەرج نییە کەلوپەل ساڵی بەسەر بسۆڕێتەوە ئەلمیم هەمووی لە وەختی دەست بە ئیش کردو ئەو کات ساڵی بەسەر دەبێ من بینوسم کە چەندەم فرۆشیە نا کێشەمان نییە ئەستا هیچ ناکەی بە حەویت فرۆشیت کڕیتی کێشەمان نییە لە کۆتایی ساڵ بڵێن ڕەمەزانی دووەمین هات ئێستا توی زەرد دەکەی مالی خۆت کامی زەرکەم هەمووی ئەوەی کە ڕابردوش فرۆشتم ئەوەی فرۆشیت حتا ئەوەی پارەیە مەسەل بوویتە پارە دەڵێ ئێستا 10 ملیۆنم پارەیە کەلوپەل لە ناو با بڵێن مارکتەکە یا مەسەل لە دوکانی کومبار فرۆشتنەکان لە سارەی معرەزەکە باید دەفتەریش کەلوپەلم هەیە طبعا زانایان دەڵێن بە سعری فرۆشتنی ئێستا بەس بە نرخی جوملە کە بدەن نرخێکی سەریع بڕە کە هەموو خەملان بای 15 دەفتەرانە زەکات دەبی لەو 15 دەفتەرە بدەی ئەوە پێوترێ عروضی تیجارە بەو شێوازە دەدەی خاڵەکە لێرە زۆر گرینگە زۆر جارە پرسیارەش دەکرێت بازرگان زۆر جارەوە دەڵێ مامۆستا زۆر پارەم لە قەرزە قەرزیشم لە لای خەڵکە ئایا ئەو قەرزەی کەمەوە یان نا لە مەزەبی شافعی دەڵێ ناکەم ناکرێتەوە یعنی چەند لە دەست دەبی زەکاتی لامو بدەیت بەڵام هەر سێ مەزەبەکەی تر
لەگەڵ قەولی قەدیمی مەزەبی ئیمامی شافعیش کەم پێم وایە ئەو ڕەئیە ڕازحترە دەڵێت نا ئەو پارە لە قەرزداری خۆ ملکی خۆت نییە بڵێن بۆ نمونە دوکانەکەی خۆت هەموو خەملان بای 10 دەفتەر و کەچی 4 دەفتەر قەرزدار بووی ئەوە لە حەقەت و ڕاستیدا تو خاوەنی 6 دەفتەری ئێست ئەوانە ئەو چوارەی دەلی لەکەمکەوە لە صافیەکەی کە 6 دەفتەرەکەیە زەکات لێ بدە بەڵام ئەوەی توش لە لای خەڵکتە دەبی ئەوەش بۆ خۆت عەسێ بکەی بۆ چونکە ئەو پارەیە کە لە لای خەڵکتە ئەوە لە حەقەتدا پارەی خۆتە ئەوە زەکات لێ دەکەوی بۆ نمونە تو 10 دەفتەر لە ناو دوکانە هەمومان خەملان 4 قەرداری سێتیش لەسەر خەڵکە چارەکەی لێکەمکەوە 6 دەفتەر دەمینێت سێیەکەش بەس بۆ خۆت عەسێ بکەوە کەواتە بوو 9 دەفتەر دەبی زەکات لە 9 دەفتەرەکە بدەیت ڕاست دەوڵەمەندەکانمان ئێستا پارەکانیان هەموو عقاراتە کۆمپانیایە شەریکاتە چوزانم ئەو بابەتانێکەوە هەن چۆن ئەوانە زەکات بدەن لەو ماڵێکی والله جاوە بەداخەوە ینی سبحان الله خەڵکێکی زۆر خۆر ڕزگار دەکات لە زەکات بەو ناوە ینی بیاعتیبار دەڵێ من پارەم نییە ساڵیشی بەسەر نەسۆڕایتەوە کاتە زەکاتم لێ ناکەوێت یان بە ئەنقاڵ شتێک دەکڕیت یا بە ئەنقاڵ شتێک دەکڕیت جا ئەوە لێرە ئێمە دوو مەزهەبمان هەیە دوو ڕەئی بۆچوونمان هەیە ڕەئی بۆچوونێکمان هەیە دەڵێت بەتەنیا زەکات لەو شتانە دەکەوی کە لە سەردەمی پێغەمبەر بووە عەلەیهی سەڵات وەسەلام عادەتەنیش ئەو جۆرە شتانە هیچ لە سەردەمی ئەو نەبووە و زەکات لە چ دەکەوی یان مەسەڵ کەلوپەلی بازرگانی ئەو کەلوپەلی بازرگانی نییە یان پارە و پولبی پارە و پول نییە دانەوێ لەو شتبی ئەوە دانەوێ لەو شتیش نییە باشە کابلێن زەکات لێ ناکەویتەوە طبعا ئەو ڕەئیە بەڕاستی ڕەئیەکە دەتوانێت بڵێ مخالفی قورئانە لە بوارەک لۆ چکە خوا فەرمووی خذ من ئەموالهم ئایا ئەوە مالیان مال نییە مامۆستا قەرزاوی قسەیەکی جوانیە دەفەرمێت چوومە ئەندەنووسیە لەوێ هەندێک جۆتیار هاتنەکردن گوتیان مامۆستا ناعەدالەتی هەیە لە شەریعەتی خوا ناوەڵە ناعەدالەتی نییە فەرمووی ئێستەمە دوو جۆرە جۆتیارمان هەیە جۆتیارمان هەیە گەنم دەسێنی ساڵانە لەوانە 5 عەلبەی بێ بەشی لەوانە بڵێم 8 مەلیۆن بکە 5 مەلیۆن بکە دەڵێن ئەوە دەبی زەکاتی بدە مامۆستایەکان بەڵام هەمانە فستەق دەسێنی فستەق و بندەق و هەنە گران بەهایە مەسەل لەوانەیە 6 تەنی هاتبی احتیمالە بکات بڵێن بۆ 100 مەلیۆن یان بلا بڵێن بۆ 10 دەفتەر کەسی لەنەوە زەکات نادە لەبەرەوە قوت نییە و دانەوێ لە نییە سنفی زەکات نییە جا بەڕاستی زانایانی ئەو سەردەمە لەگە ئەو ڕەئیەی دووەمینن نەک لەگەڵ ڕەئی یەکەم بەس بڵێن ئەو شتێک کە لە سەردەمی پێغەمبەرە بوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڵکو چونکە ماگەر بین ڕەئی دووەمینیش زۆر بەقووەتە زۆر شتەوە لە سەردەمی پێغەمبەر نەبوو عەلەیهی سەڵات وەسەلام دوای ئەوە عولەمایەکان دایتیان ئێستا بۆ نمونە ئیمامی عومەر زەکاتی هەسبیدە خۆ لە سەردەمی پێغەمبەر زەکاتی هەسب نەبوو بەڵام هەسب لە سەردەمی ئەو زۆر بووتی مالاوە ئێستا زۆر بووە کاتی خواری کە هەسبی خۆیان بۆ لە خۆی بەکو پێڕۆی بەکاری دێنێ ئێستانا زۆر بووە دەبی زەکات لێ بدە تەماشا دەکەین ئەبوو حەنیفەش ئەو ڕەئی پەسەند کرد ئیمامی ئەحمەد مەسەل سەردەمی خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زەکاتی هەنگین نەبوو لە سەردەمی ئەو هەنگبین وشت زۆر بوو تی زەکاتی هەنگین بدەن قیاس لە سەدە غڵودان و تێک لە دەب دەبی بدەین تەماشا دەکەی ئیمامی زۆری و حەسەن و ئەبوو یوسف مەسەل گوتیان ئەو شتانەی لە ناو دەریا دەردەسی وەکو دوڕ و یاقوت و مەرجان و ئەوانە زەکات لێ دەکەی لەبەرەوەی پارەیە لەبەرەوە بەڕاستی ئەوانە بەڵگیان جوانە یعنی حتا ئیمامی ئەحمەد ئەوە دەکاتە بەڵگە کە خوا فەرمووی خذ من ئەموالهم صدقة یان تؤخذ من أغنيائهم وترد على فقرائهم لەبەرەوە ئەو ڕەئیە پەسەندترە دەمێتەوە ئەوە ئایا چۆن زەکاتی ئەو مالانە بدرێت یعنی ئەوەش ئاسانە عولەما ئەو سەردەمەوە قسە کردیە لەسەر ئەوانە تەبان دەڵێن زەکات لێ دەکەوی ڕەئی بەشێک لە مالیشیەکانە بەشێک لە حەمبەلیەکانە بەشێک لە حەنەفیەکان شیعەکان ئەوانە ڕەئیان لەگەلەوە عولەما ئەو سەردەما وەکو ئەبوو زاهرا عەبدولوهاب خەلاف مەسەل دکتۆر عەلی قەرەداغی ئەوانە ڕەئیان لەگەلەوەی ئەو شتانە دەبی زەکات لێ بدرێت بەڵام چۆن لێی دەدەی دوو سێ ڕەئیمان هەیە ڕەئیەک دەڵێ هەمووی دەبی بخەملێنی مەسەل بۆ نمونە باڵەخانەکە تو هەیە ئەو باڵەخانە کە سال سۆڕاوە بەرهەمەکەی کە ئێستا حازر لە دەستتە بخوا دەکەی لە دەفتەرێک مابی ئەولی بە باڵەخانەشی دیدابی دەڵێ باڵەخانەکە دەنرخێنی ئێستا بڵێن بۆ نمونە بای 200 دەفتەر لەوە 200 دەفتەر ئێستا بەرهەمەکەی ئەوەی مایتەوە ئەو باڵەخانەی 50 وەرەقە مای ئەو 250 وەرەق ئەگەر نادەبی زەکاتی 50 وەرەقی بدەیت کە خەوانی 200 ئەوانە دەڵێن دەبی لە 102 لە هەمووی بدەیت ئەوەش ڕێی ئیبن عەقیل حەمبەلیە قیاسیش دەکات لەسەر زێڕ و زی و ئەگەر زێڕی بەکرێ بدەیت دەڵێ کو دەبی لە زێڕەکەش بدەیت لە بەرهەمەکەش بدەیت ئەو ڕەئیان هەیە هەندێکی دیکە لە عولەمایان بە تایبەتی حەمبەلیەکان دەڵێن نا بەڵکو لە بەرهەمەکەی دەدەی چەند بی 102 چۆن لە بەرهەمەکەی دەدەی دەڵێ ساڵانە ئەتو محاسبت هەیە
دەڵێ ئەو ساڵ بەرهەمی ئەو کارگەیە ئەو معمەلەیە ئەوەندە بوو چەندەکە 102 لێت بەس بەرهەمەکەی بەس بەرهەمەکەی 102 بەڵام ڕەئی معاسرمان هەیە کە عولەمای معاسری گەورەی وەکو با بڵێین مامۆستا ئەبوزارە عەبدولوهاب خەلاف عەبدوڕەحمان حەسەن ئەو عولەما گەورانە دەڵێن نەخێر ئێستا وە شتێکی نوێیە ئەوە قیاس دەکرێت لەسەر زەوی و زار لە بەرهەمەکەی دەدەین بەڵام 102 نە 110 لە صافی ئیرادەکە محاسبەکە تێت دەڵێ من ئەو ساڵەکە ئەو کۆمپانیا ئەو شەریکەیە ئەو بەرهەمەکەیمان 10 دەفتەر بوو پارەی کۆمپانیاکە کە بە بیناکە درا ئەوان دەڵێن لە بینایەتەکە ناکەوی بەعتیبار خەڵکێکی زۆر سوود لێ وەردەگری مۆزەفە و ئیش دەکات لەنا ئەو کارگەیە ئەو لە بینایەتەکە نە بەڵام تێن لە بەرهەمی بینایەتەکە حتا ئەگەر بە شتێکی تریشیدا بوو ساڵیشی بە سەدانە سۆڕابەوە محاسبەکە تێ لێمان حەسێب دەکات چەند بڵێن بەرهەمی ئەو کارگەیە ئەو ساڵەکە یان با بڵێن ئەو کۆمپانیا ئەو ساڵە 10 دەفتەر بوو کاتە لە هەر دەفتەری 10 وەرەقە دەدەین نەک 102 لە هەر دەفتەرە 2 وەرەقە دانەوێت و بابەتانێ وەکو دانەوێلە قیاس دەکرێت لەسەر زەوی و زار و ئەو ڕێیە عولەمای معاسری ئەو سەردەمەیە زەکات بەو شێوازە دەرێت ئەخر وەکو باسم کرد کە شت نوێبی دەبی تووسی بکەی قیاسکەی لەسەر شتێکبی کە لە سەردەمی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام ئایا دەڵێن یان ئەوەی کە گوتیان 102 لە هەموو دەدەین قیاسیان لەسەر کەلوپەلی بازرگانی کردی وتیان ئەوە وەکو کەلوپەلی بازرگانیە کەلوپەلی بازرگانی هەموو دەخەملێنی و زەکات لە هەموو دەدەی 102 ئەوانەی کە دەڵێن 110 دەدەی دەڵێن نا ئەوە باعتیبار باڵەخانەکە سابتە وەکو زەوی و زار و سابتە ینی ناکڕێ و نافرۆشرێ لە بەرهەمەکەی دەدەین لە دانەوێلەکە دەدەین ئەوە ژەڕێک وەکو ئەو زەوی و زارەیە بەرهەمەیە بەڵام لە بەرهەمەکە لە صافی ئێرادەکە کە مەساریفی مۆزەف و عەمەلە و کارێکار و شتەکان لێ دەردەسی 110 لێ دەدەین بەڵام ئەوە نییە بڵێین نایدەین یان بڵێ پارەی نییە و ئەوە نییە دەبێت حەسێب بکات ئەو ساڵ لە محاسبەکەی بڵێن کۆمپانیەکە چەندی ئیشکردیە کارێکەکە چەندی ئیشکردیە هەمووی 110 دەبی زەکات لێ بدەن کاکەی دەوڵەمەند بۆ نمونە نیەتی ئەوەی نییە کە فێڵ لە شەرع بکە بەڵام ئیدی قەدەرن واڕێکەت کە فڵانە کاڵا بکڕی دەژڵێ کاکە خۆ من حەدی نیسابی ڕاستە لەسەر بووە پێشتر بەڵام ساڵی بەسەردا نەسوڕاوەتەوە جا خۆی ئەگەر وهات و شتێکی کەڕی کە بوو بۆ بلێن بوو کالایەکی پێویست بە خۆی لەبەرەوەی هەیتمان نیەتی وەیەکەوە زەکاتەکە نەدا زووتر شتێک ئەجا خۆی کالایەکە ماسە دوو زۆرە کالامانەیە کالایەکمانەیە پێداویستیاتی ضروریاتی ژیانی خۆیتی ئەوە جیاوازە مەسەل بۆ نمونە پارەی کۆ کردەوە ساڵ نەسۆڕاوە چوو بە خانێکیدا بۆ خۆی بە سارێکیدا بۆ خۆی ئەوە زەکات لێ ناکەویتەوە پێداویستی ژیانیتی بەڵام ئەوەی تر دەوڵەمەند هەیە وەکو گوتمان نادی پارە بەسە بسۆڕێتەوە کارگەیشی هەیە ئەو کارگەی مەسەل ساڵانە 15 دەفتەر دەکات مەسەل بۆ نمونە لە میانەی ساڵ گەیشتە 6 دەفتەری دەچی کارگەیشی دی پێ دەکەڕی نە ئەوە زانایان دەڵێن لەوە دەکەوی با ساڵیشی بەسە نەسۆڕابیەوە لە کۆتایی ساڵ دەڵێن بەرهەمی ئەو کارگەیە چەند بوو یەک لە بەرهەمەکان کارگەی دووەم بوو کە لە بەرهەمەکە بوو ئەوش دەخەملێ ئەوش حەسێب دەکرێت ئەی جەسەتە بەڵێ بەلێ دووەمەکە باعتیبارەوە بەرهەمی ئەو کارگەی ئەو ساڵەیە یعنی کەوابی ئەوان تێ دەڵێن محاسبەکە تێت حەسێب دەکە ئەو ساڵ ئەوە چەندی ئیش کردیە صافی ئێرادەکەی دەبی زەکات هەموو لێ دەربکات زەبات و پارەکەت سەرفیش کرد دەبی کابرا لە پێشەنگا سیارە دەکرد دەفرۆش ئەو ساڵەکە بڕیاردا کە ئەوی شەبکە لە مودەی ئەو ساڵی 4-5 سیاری کڕن و فرۆشە سیاری لە وری دەفتەرێک بۆ نمونەکە 5 دەفتەر ئەوە چۆن بقرسێنرێت دەبی لە هەمووی کۆتایی ساڵ هەر 5 دەفتەر ئەستا تێ حەسێب دەکەی چەند سارەت هەیە 5 سارەم لەبەردەستە ئێستا دەیای 5 سارەیەکە و چەندی دەکات مەسەڵە و دەفتەر و نیوەکە و دوو دەفتەر هەمووی حەسێب دەکەی و زەکات لە هەمووی ئەوە عروضی تیجارێک کەلوپەلی بازرگانیە دەستخۆش بابێنە سەر خشل و زێڕی ئافرەتان لەبەرەوەی پرسیار گەلێک دروست دەبی سەبارەت بۆی ئاخۆ ئەمن ئەو زێڕە هەیتم لە ماڵێ زەکاتی لێ بدەم یان نا چەند زەکاتی لێ دەکەوی ئەمە لە بۆ خۆما یانەوە تا پیاوەکی کڕیوتی لە جیاتی پارە دایناوە لە ماڵێ ینی چۆن ئەوان سەری گەرکە زێڕی ئافرەتان دوو زۆر زێر ئافرەتمانەیە هەمانە وەکو بڵێن وەکو جەنابەت فەرموون لەو ماڵێ داینایە وەکو پارە لە زیاتی پارەی دانایە ئەو هیچ جیاوازی نییە ئەسڵەن زێر پارەیە ئەمە پارەی دیش لەسەر زێر ڕەخەم لێنین و کە ساڵ بەسەر سوڕا دەبی زەکاتی لێ بدەیت بەمەرجە بگاتە حەدی 20 مسقال ئەوە حالەتەکە حالەتی دووەمینمان زێڕەکە لە مسقالەکەش ماوەسە دەکرێتە دەقرسێنرێ بە پارەکەی دەداوانە پارەوەی داخەم لێت خۆ بەخۆی لە 20 مسقال نی مسقال دەکەوێت کابراکەوندە زێڕەی لە ماڵ هەیە بۆ نمونە بە ئەسڵ وایە لە زێڕەکەی بدا بەس ئەگەر لە زێڕەکەی نەیدا زێڕەکەی خورد دەکتوانی خورد کاتەوە مەسەبلێک بۆ نمونە ئەمە 40 مسقالم هەیە لەو 40 مسقالی مسقالێک دەکەوی مسقال بێن 350,000 دینارە با بچی 350,000 لە زیاتی بدە
ئەوە با بڵێن بە هەلت گرتبی لە بۆ بەسەریان بەکرێ بدەی لەسەر مسقال دەکەی لە چل مسقال لە 20 مسقال نیم مسقال دەکەوی بەخۆی پارەژ لەسەرەوە خەملایە لە 80 مسقال 2 مسقال دەکەوی لە 100 مسقال 2 مسقال و نیو دەکەوی کو لە 100 دەفتەر 2 دەفتەر و نیو دەکەوی ئەوەش بەو سێوازەیە ئەدی ئەگەر وهات و زێڕەکە نەخێر یە خۆت بی وەکو شخصی خۆت لەبەر بکەی ئەوە جگە لە مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە نەبی سێ مەزەبەکەی تر دەڵێن زەکات لێ ناکەوی باعتیبار ئەوە وەکو پێداویستی ژیانی خۆیتیە و ئافرەتە زەکات لێ نادا ئیلا مەگەر زانایان دەڵێن بگاتە حەدی ئیسراف ئیسراف چیە زیادە ڕەوی لێ کردبی ئیسراف کو دەزانین دەڵێن بە پێ عرف و عادەت مثل عرف و عادەتی ئەو بنەمالەی ئەو خوشکەیە دەبین تەماشای دەستە خوشکەکانی خۆی بکەین خزمەکە سوکاری خۆی بکەین کاتێک بێتە ناو ئەوان بڵێن ماشەڵڵا ئەوە چییە ینی مەسەل ئەو 100 مسقالیە کەسی ئەوان هەریەکە 50 مسقالێکیانەیە ئەوە ئیسراف ئەوە دەبێت حەدی نۆرمالەکە وەردەگریت ئەوەی کە زیاد دەبی زەکات لێ بدە کاتێک گوتمان زەکاتیش لێ بدە دەبی لە هەمووی بدا بکات بەڵێ هەر کاتێک زەکاتی لێکە مادام ئیسرافی کردیە دەبی زەکات لە هەموو بدە هەر وەکو مە ڕوومالات وایە هەروایە ینی مەسەل بەوە نمونە خوشکێک دەستە خوشکەکانی وان یان عرف و عادەتی ئەوان ئەتوو بۆ منە دەقرسێنەر لە ڕۆژگاریش وەکو ئەمڕۆ ئەخر عادەتەن بە پێ عرف و عادەتی منتیقە و شوێن و خەڵک دەگۆڕێ یعنی مەسەل بۆ نمونە ئێسما کوردستانیش ناتوانێت عام بکەیت لەوانێ دۆک جیاوازیە بی لەگە هەولێر مەسەل بۆ نمونە ئێمە مامۆستاین لە هەولێر بە قەناعەتی من کە بینتە ئەچینە ژمارە بڕین و ئەوانە يعني دەتوانم بڵێم ئەو پەری ئافرەتان لە 6 مسقال لەوانێت کەمتر تەجاوز بکەن يعني هەر ئەوەیە 30 و 20 و 2 و 40 ئەوە بڵێ عایلێکی وابی لەوانێ بگەنە 6 سوانێ بەڕاستی ئەوەی سەرەوەی 6 هەبی 70 و 80 و مەسە 100 مسقالی هەبی ئەوە وەکو ئیسرافە و زیادەیە و تەواوە هەرچەندە لە زانیان گوتمان دەڵێن بە پێ عایلەی دەوڵەمەندیش دەگۆڕێ بەڵام بادام بگاتە ئەو حەد و ئاستەیە ئەوە زەکات دەربکات باشە ئیسراف دەبێت لەوەی هەشتی کەمتر لەو حەدەی لەبی لەویش بدا چۆن؟ طبعا ئەگەر ئەوە گەیشتە حەدی ئیسراف گەیشتە 100 مسقالی هەیە بۆ نمونە دەبی لە هەر 100 مسقالەکەی بدە نەک بڵێم وەڵا لە 40 مسقالی دەدەم ئەوە دەبی لە هەمووی بدە بابێن بزانین ئەو چینانە چین کەوا زەکاتیان پێدەشێت لەبەرەوەی ئێمە زەکاتەکانمان هەم واجبەکە لە سەرمان ئەدا بکرێ و بڕوا هەمیش ئەو سنفانە کەلچی لێوەرە بگرن ئەو سنفانە مامۆستا جەبەر خۆی پەروەردگار خۆی لە قورئان دیاری کردووە إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم خۆی گەورە دەفەرمێت زەکات بەو هەشتینەی دەچی فقير مسكين أو وتر والعاملين بداخل السنية أصل ونية الزكاة خلق دولة من بخوي بدا أصل وايا سينا تايبل بكري بيان دوتر أواني الزكاة كودا كانوا بتسي ناونوسي دولة من دكام كالزكاة يعني هم ليه وربقري بوبتا بروجيت كالزكاة بروجيشي زور قوريا دعا بتسي ناونوسي حفسينا كي تربكا هم إلى لا يخوي كوبكاتوا أو بارانا لجنشي باشا بي لسروا شيء مستحقة أو كاد بعدالة بسريان دابش بكري أبو شوازي بالراسي فقير وهجار نامينة أصدق نفري وهي أصلا أو دين دار وخاناس هجاريشا بارك دنيا ما مساك باسي كشي كدوت لمزقوتي مايا بعرباني تيد دوكاز برزشي دكنا وضعش زور خراپە تێتە ژۆرێک پێم گوت بابە تو لە هەیوان نوێژ ناکەی لەولای نێژۆرە بۆ تو تەکلیفە زۆر قورسە تو وەڵڵاهی مامۆستا لەبەرەوە نەوەک خەڵکێ سوالکەرەوە پارەم بداتێ یعنی ئەوەندە عیزەت نەفسیەیە بەڵام کەسانی واشە وەزعیانی زۆر باشە تێن پرسیار دەکەن بەڵام ئەگەر ئەتوو بە ڕێگای ئەو لوزنەیە بوو چووگەڕا و بەسەریان و زانی چێ مستحقا و پارە بکۆ بداوە لەوانەیە کەسانەکە بن خانی بۆ بکڕێ خەسانەکە بی لەوانەیە پارەی بدێ بکات بە مەشروعات یعنی ئەلمیم ئەسڵەکە لێ ئەوهانەیە لەبەرەوە العاملین عەلەیها حتا چەندیان دەبی بدەوێت لە پارەی زەکات دوو ڕەی هەیە ڕەیەک هەیە دەڵێ بەقەدەر پێویستیان قەت نێرن ئەوانە فەقیر ببن بۆ ئەو مێشیان لە ئەولای نەڕۆ ڕەیەکی دەلێ لەبەرەوە یەک لە هەشتینەکانە یەک لە هەشتی زەکاتەکەی کۆت کردیتەوە بدەن بەوانە ینی مەسەل یەک لە هەشتیان دەدرێتێ هەتا ئەوە نییە والله ئەوە دەتوانم بڵێم بە گشتی نییە بەڵام لەوانەیە گروپ شوێن جێگا لەوانە کەسانی وا دیندار و خواناس حتانجا ئەو ڕێکخراوشتانە هەندەزان پێیان دەسن بە ئیشانە ئەوە هەیە گروپ بەڵام بەکۆ بە بێشتێکی ڕسمی و حکومی و بە ئیشەکە لەسابی و عولەمای پسپۆڕ و زانای ئەمین و ئینسانی چاک و خەڵک جێی متمانە و سقەی خەڵکبی ئەوە بەو شێوازە وانە نییە فقراء مسكين ديارة خلافه كما لكما مستحقترن لما زبي خما فقير وحريتي نبي مسكين أو شتي هبي بلان بشي بجي جياني نكاد ناقصاني لنا ومال هبي والمؤلفة قلوبه
کابرا خانی هەیە سیارەشی هەیە بەڵام لە هەمان کاتە ئەو موچە و پارە و داهاتێکەتی بەشی ناکە لە قابی مسکینە لێرە تەمینێتەوە مەسەل خانەکەی خانیشی ئەتیادیە یان خانیشی زۆر زەخمی کردی و لە سەقەردار بووتەوە بەشی ناکە یان سارەکەی سارێکی ئاخر مدەیلا ئەگەر سارەکەی پێداویستیەکە ژیانی بی ناچارە ئەو سارەی بی و سارێکی زۆر متەوازعانەیە خانیشی متەوازعانەی هەیە لەبەرەوەی هیچ معاش و شتیوانینی عایلێکی زۆری لەسەر جێلاکە ئێستا قەردار بوویتەوە یان بەشی بژێوی ژیانی ناکە و دەبتە مسکین و زەکاتی پێدەشێت بەڵام ئەگەر لەو نەوعانە بوو ئەوە پێی ناشێ ئەو دەمەشا دەکەین زۆر کەمە بەفریاوەکان وەڵای جەبهە بەسەری ئەوەل مؤلفەتی قلوبهم ئەوە دیارە لەسەر دەمی خۆی ئەوانەی کە دەبوونە موسڵمان ستە مەجال نییە یعنی کە زەکاتیان بدەێ بۆی دینی یا سەقام ژیر ببیت و بەردەوام بن لەسەر با بڵێن دینداری خواناسیەکەی خۆیان مەسەل وەفی الرقاب ئەوانەی کە با بڵێن عەبد بوون و ئازاد دەکران و دووە مامەسا ئینەمە الصدقات للفقراء والمساكين لە پەشی ئاخیرەدا وەفی الرقاب ئەوە شتێکی زۆر جوانە ئیمامی زەمەخشەری شتێکی جوان دەکات لەگەڵ تەماشای ئەو هەشتینە بکەین چار چینی یەکەم خۆی بەلامی تەمەلوکی نایتی يعني بقدر بيوستيان داندي فقيرة مسكينة مؤلفة قلوبهم يان وصل والعاملين عليها بلام كاتك دقاتها وفي الرقاب والغارمين وفي سبيل الله دوزا فيها دوباره دبتوا يعني في كي دوزا لا وفي سبيل الله دوباره دبتوا وابن السبيل ده فرمي او ساري دوامينكا او بروجيا بفين بلام نابي بس بقدر بي سي بلكو في ظرفيه يعني قرك نابي يعني هو مشروع بروجي بداخل استخلق اصلا زكاتي كم بداتها بيسوانا حد لي فقير ومسكينك نادت او سارتينك ديك هذا مو هي اسا اگر مازال بزيات رباز بكين والله بيبرو زناب دلي كيميكات اگر دا علماء او سردمه دلي هر هشتين استهي كتي مسألة ما بس تركيز كاين صرف فقراء ومساكين اقرنا بالراسي سينا كانت يشملوا اصلها الزكاة بريد بهميات اذا حتى الفقير والمسكين كاش بداخوا كالزكاة يعني جدريتين لبروا بابي مقاصد شريعة اخوانا دريد يعني حتى سلام الزب خما دليل بكفاية عمر بدريتي يعني قطار بكريه زانا دليل كفاية عمر تسيا هندك زانا بخلت تفسير ذاك دليل كأنما برو بنزا دفتري بدي حتى حفتا صالي دي دجي دليل ناوانية بلكو دليل مقصدي لي أويا إمام الشافعي كابرا مثل بون من حلاقة شي زيركا بلان باريني دكان دانيتوا برو دكان شي لبو دابنيوا أوان رزقارت كل الزكاة لو أنا سالي دعتو الزكاة بدا راسك أو ترمسل نزار برو داري نزاري ببكرة أبو شوازة أو كفاية عمر الداعي والله في سبيل الله تدقريتو بون منا استبون من بسياري ودكام دزقاي شراقان دمان هي بس باسي آيات حديثة دعوة بانقوازة مثلا في سبيل الله زناسة بوتسونيانا بوتسونك زور فراوانا زور تسكا بوتسونك مامناوندية كأول راسك بوتسوني زور فراوان يعني والي لك في سبيل الله حموشتي دقرتها حتى لا يكفني مردوان حتى بشيش ليلة بمزقوتا كان يعني وده حسان كاري كرديا بشيش زور تندن اوان دلين نخر في سبيل الله بتانيا اوي بشتا غزاج دقل كافر بي وبمرزشيش معاشش نبي صرت قياسي وجهادي في سبيل الله بلا هر اوله في سبيل الله يعني الجهاد في سبيل الله زيادش لقل كافر ذكري لقل كافر بي وبمرزق اوي بسيش يسباري نبي وكو معاشش تر زور تسكا بلا تسيني ناوندي كعلماء سردمج دول لقاو الرئيان دلن في سبيل الله خواهي فيرون قورا فربي لبيناوي ديني خواه يعني هر كسك إيش بكا بو أوا ديني خوا برس كاتوا لا إله إلا الله زا برقاي الراقاندن بي برقاي قلم يسن بي برقاي مثل قصة كردن ومجموعة بان خوازك دنيري خلب كان بمسلمان دعوي بلاو كانوا تلفزيونك اشتكى بس خوي لا كرديتا بو بلاو كرنوي ديني خوي پروردگار زا بقرا يعني مجاهدة دشت غزالة في سبيل الله أو أنا دلين في سبيل الله أو معنايتي لبيناوي ديني خوي پروردگار كاركا أنزام بدا أو في سبيل الله وزكاتك أي بيد الشيء توها. سن بسيارك بكرتي ده كم والله ما كانش بكرتي بإن شاء الله. بس السلام. أفرد باري هي ذكري زكاة بدأت بياو كي. بلا سو كنا فقي بياو لسر أفرد نية أفرد دولة من بدك زكاة بياو ناتو يعني سو كنا فقي أفرد لسر بياو. بلا دايكو باوك. زكاة ددنا من دالكان يعني أو تو من دالكان قارد. لا قولي الصخور الرازع نخرنا أوان دبي الزكاة بوام دنا أوان جلوس أوان بيونديان لو زور بيستر بالزكاة يارمتي يجدي بدن أصلها بباري خو مالي خو بخيوان بخير. خوشو من دالكان. من دالي شو بلا. يباوشي. بلا. زكاة من هن لشاري خوم نايدم ده يجوازم ولا شهر وشهرش كيشتر. إلا ناتساري نبي أصلها الزكاة لشاري خود بي بلام أجر ناتسار بوي مثلا خزمة شي زور نيزي كتابو إشي شي خيري زور جوراه بولا شوية شيتر لا أنا أو شوية بقدر عنده بيوستي نبي أو لو كاتي نقل كرني الزكاة كدرسها أجر نا أصل لي أو درسني ولا بو شاري خود كسيك باريش زور من قردارة أمرش زكاتم هي بيدم
دەڵێمە کەسەکە قەرزارەکەی خۆم دەڵێم کاکە جان ئەو پارەی کەلاتەوە بە بەدەل قەرزەکەی لا قولي جمهور علماء نابي لا جمهور علماء لو سوداي لشروط الزكاة قبض كردنا اوان سيدا لين باشر ووابلي پێی بڵێ برای بە ڕێزم زکات پێ دەدەم بەڵام زکاتەکەم کە پێدا توش قەردەکەم بدەوە بڵێ من مەسەل پارەی زکاتە دەدەمێت کە دامەوە توش قەردەی خۆتم پێ بدەوە ئەوان چکە دەڵێن ئەوە وەکو دەرچەیەکە باسییان کردیە بەڵام من دەشتی لە زانان دەڵێن لەوانەیە ئەوە لە بۆ نەفسیەتی فەقیرەکە ناخۆش بی فەقیرەکە مادام ئینکاری پارەکە نەکا بڵێ دەشی دەمەوە ئێستش نەیبی لەلای هەندێک لەو زانانە کۆ ئیمامی حەسەنی بەسری عەتا ئیبن حەزمی ظاهری ئەوانە فتوان هەیە لەسەر ئەوە دەڵێن قەبزی زمنی شەیە يعني مادام مانع نییە لە دانەوەی زکاتەکە و فەقیریشە بەڵام هەمووی نا نیەتت خراپ نەبی قەردەی خۆت پێ ساف بکەیت گەلە کەسە وا بڵێ با قەردەی خۆم بە قەرداران ساف بکەم ینی لەو کات دەتوانی مەسەل زیاتر بڵێن ئەوەندە پارێت 4 وەرەقە 5 وەرەقە لەسەر ڕێی ئەوانە دروستە بەڵام لای جمهور ئەگەر لە خلاف دەربچین باشتر وایە وەکو باسم کرد بڵێ من پارەی زکاتە دەدەمێ پێ دەدەمەوە توش دوایە قەرزەکەی خۆت پێ بدەوە. باش دکتۆر جان ئێستامە جوتیاران پارەی وەردەگرنەوە لە بانقەکان ئێستاکە حکومەت خەریکە پارە دەدا بۆ نمونە چەند ساڵێکە ئەو پارەیان لە لای حکومەتە ینی بە زوڵامەکە بە کورتی ماوەکەمان خلاص بە چۆن ئەدای ئەو زەکاتە بدەن کە لە سەریتیان چۆن بیقرسێنەوە 5 ساڵە بۆ نمونە هەلە لای حکومەتەمی هەر 5 ساڵێک دەمیاسی و ساڵ بدەمیان چەند ئەگەر وەکو مەزەبی خۆمان بیدەلەوە پارەی قەرز بۆ لا حکومەتەوە ئێستا بەدەستت کەوتۆ دەبی زەکاتی هەموو ساڵەکان بدەیت ڕازحەکە ئیمامی مالیکە کە پێسریش باسمان کرد زەکاتی 1 ساڵ بداتەوە مادام پارەکە بۆکو بڵێن داگیر کرابوو لای حکومەت و نەیدەداوە ئێستا کاتۆ زەکات 1 ساڵ بدات و ئینشاءڵڵا لەسەر ئیسلانی دادەست سەرفترە جیاوازی چێ لەگەڵان چۆن دەدرێت هیچ سەرف ئەوی جیاوازی نیە عولەمان بەزێن زیاتر سەرفترە بدرێتە چینی یەکەم و دووەم للفقراء والمساکین ئەوەی ئەنجومەنی باڵای فتوا دیاری کردووە ئەو ساڵ هەم فیدیەکە سەرفترەکە 3000 دینارە واجب دەبی لە مانجی ڕەمەزان بەڵام دەتوانانی لە سەرەتای ڕەمەزانیش بدەیت چکە لەوانە پێشی جەژن 6 گرام ببی لە مەزەبی خۆمان دەتوانانی لە ئێستاوە لە سەرەتای ڕەمەزان بدەیت لە بۆ هەر نەفەرە کە نەفەقەی لەسەر واجبی 3000 دینار دەیت تو عایلەشی 10 نەفەری کاتە 30000 دینار دەدەیت بە هەژارە ئەوەی کە دەیکەین دەدێنە زەکات بۆن منە دەکرێت من سەرفترە بۆن منە من بیقرسێنم بە پارەکە دەمی ئێلا دەبی یان کەفارەت خۆی لە مەزەبی خۆمان دەلێ دەبیت زیاتر بە چی تەبی ئەو بدەیت گەنمی بدەیت بەڵام لای مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە لای مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە دەکرێت ینی زیاتر بخەملێنی بە پارە بەڵکو ئەنجومەنی باڵای فتواشە لەسەر مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە زیاتر ئەوەی خەملاندیە کە بە پارە دروستی شەو جائیزی شەو وەرسەنە بەداخەوەندێک برای قەزەکەی زۆر گەورە دەکەن و دروست نییە بەڵام ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان فتوای دایا و لەسەر مەزەبی ئیمامی ئەبوو حەنیفە بە پارەی خەملاندی و جەنابیش فەرمووی بەڕاستی پارە سوودی زیاترە لۆ دەڕات دەفرۆشەوە بە هەرزانتر دەفرۆشەوە ماوەستونە لێ برنجدانە کابرا گەنمیە لە گەنمی بکەم لانە برنجەکە تا ڕادەیەک هەوەنتری بەڵام کابرا گەنم ئەس گەن لە گەنم هەنا ناکرێ ینی ببەمە بازار کەس لێم ناکڕێت چۆن بگوازمەوە زۆر مشکیلەیە بەڵام پارەکە لە دەستی خۆت ئازادی سی پێ دەکڕێت ئەو برنجەی بۆن منە خەڵک دەیکات بە سەدەقە بۆن منە زەکات دەیدا ئەو برنجەی شاستە و مادەیترە برنجی طبیعی نییە کێشە دروست والله ئەسڵ وایە برنجی طبیعی بی ینی خۆی بەخۆی نەگما خدای کە دەڵێ برنج بی ینی برنجیش بەڕاستی برنجی خۆمانی ئەگەر بدات ینی ئەو ئەسڵەکەیە نەک برنجی شاستە و ئەوانە کە برنج نییە بە ناویان لە نای برنج ئێمە دۆست و ڕەفیقاکەمەکە هەند بۆن منە نوێژ نەکەرن یان فاسقن ئەوانە ئەخۆ زەکاتیان پێدەشەی یان ئەوتا مادام نەبوون بە کافر چکە بە گوناح ئینسان نابتاوتیرە باش نوێژ نەکرد لە مەزەبی ئیمامی ئەحمەد کافرە بەڵام لە سێ مەزەبەکەی دیدە کافر نییە مسلمانە مادام مسلمانە زەکاتی پێدەشێ بەڵام باشتری جوایە بدەی ئینسانی باش و چاک و ساڵح بەڵام یەک شتەیە وەکو تێبینی ملاحەزە لێرە زۆر جارە پرسیارە دەکرێت لەوانەیە کابرایەکە هەندە زەپارەکە بە شتی تر بدا بەجگارە بدا لەوانەیە سەرفکە لە شتی بێمەعنا ئەلەو حالەتە پارەکە بدرێت بە خێزانەکەی باشترە کە بڵین بۆ عائیلەکەی سەرفکە نەک بدەیە دەست پیاوەکەی کە پیاوەکە بە تایبەتی مسریف بی یان زۆر دیندار و خواناز نەبی لە شتێک سەرفکەلانەیە سود و قازانجی نەبی. بەڕێز دکتۆر لوقمان جامعی ئەندامی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان و پێشنج دوتوار خوێنی مزگەوتی عەبدولقاهار باداوایی خوای گەورە پاداش بە خێرداتەوە زێتمان دای بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی بەرنامەکەمان بە پایان گەشت هیوادارین کە ئێوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵمانە سوودمەند بووبن بەو هۆیەکە بتوانن بە باشترین شێوە ئەدای واجبی زەکات بکەین تا ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین تاکو دیدار بە خوای گەورەتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.